بسم الله الرحمن الرحيم. شكري خواكم دفعيك ترتواني مو بقيمو خزمتان بو وظيفيكي تري خوم لخوا دواكم يارمت جورا خوم دلم وابي وجيبي رضايتي خواس ام وظيفان دفعيك ادابك. اول بر لدست بيكردن دوستان يجن جلسي بعد والك قراري بندو وسطكي دوستانك محبتي عن هسبوهم جلسات وبو بندو بو شارع كمان چون جوانرو گشتی و جوانروس و مزوتی باوجانی و مزوتی قبای و پیری و جوانی و نیوژ نخوانی و نیوژ خوانی و شیخی و صوفی و ملا و منیچو و گشت من دلم واپی و گرک بر محله تا توانم بیو تا خوا کمک و مانعی و وجود نیت لو دواج هیوش قینا برن برا ایمانی کانی مهر اونین و هانم مزوت لا او مزوت کانیش هست ڕۆژی بارانەکەتان وا لە بیران نوێژی باران چۆن گشتی دەستی کردووە ملیەک و چۆن گشتی گەردنیەکی ئازا کرد و چۆن کەسێلێکە هەر نەماندیون لە پاڵمانەوەیەک و نوێژیان نەخوێند جوانڕۆوە گشتمانەوە جوانڕۆس هەتاوە مسافرێلێکی چۆهینی جوانڕۆ نیەن جوانڕۆس کێ ئەزانێ ئەوان جوانڕۆی نیانە پەنێ بووێن یا خزمەتێ بکەن هەروە ئیسمی جوانڕۆس پس جوانڕۆوە گشتمانەوە جوانڕۆس و ئێمە دڵمانەوە پێوە لە خزمەتی گشتان ناوین هەرکێ زەحمەتە بێ بۆی گەڕیانی مزەوت و مزەوت من لەرا مەعزەرەت خایی لێ یەکەم وەلەکانە من و بەزاعەتی فرەکەمی خۆم قەترێژ نییەم لە دەریا شتێکم خوێندووە و ئەیزانم حەیفم لێ تێ نێژمیوە خەڵک ئیتر بەشوە حاڵی خۆم هەر ئەو نەزانم لەو جەلسەکانیشە عەرزم کردن بزن وە پێی خۆی و مەڕیش وە پێی خۆی ئیتر ئەم زەحمەتی جێوەجێیە قەینا قبول بکەن لێمان بۆ جەلسەی بعد ئینشەڵڵا واینە مزەوتی قادریا و مزەوتێکی تازە سازی چە با هەر سەرێکی لێ بێن شاید یارمەتیەکیشتان کرد هەمترە ئەو قسەکەی ئەو دەفعەکەمەوە ئەگەر مەگەر یعنی ئەگەر قرارە بڕۆین بۆ مزەوتەکان هەدیەیەکیان بۆ بووین کۆمەکیان بکەین وەختەکەیان نەرین یارمەتییان بکەین لە ئەم لەحزەوە بەحسەکەمان دەست پێەکەین موضوعی بحثی ئێمە بهداشتی ڕەوانە و لە محوەری بهداشتی ڕەوانە هەر دەفعەیە سعیەکەین موضوعێک انتخاب بکەین موضوعی ئەم هەفتەمانە موضوعێکە و ئیسمی مهمان نەوازی و بهداشتی محیط ئاوا دەسی پێەکەین هێمە بێ ئەوە بزانین لە ڕەوانشناسیە بێ ئەوە بزانین ێژن ناخوداگا لە ناخوداگامانە بێ ئەوە خۆرمان بێتەکی بازێکی منتەقەکەمانە بووینە سەر ڕەفیق مثلا ئایشتان لێ یەکەم هەر کامێکتان لە دڵ و لە مەغزی خۆتانە و عەواتف و ئیحساسێک وەستان یەکێ یەک دانە دار ناو بوون بۆ خۆتان ناوی بوون ئەگەر ئیسا دارەکەتان ناو بردە کامتان خورماتان ناو بردی باوەڕ ناکەم هیچکێ خورمای ناو بردی ئاخری هێمە لە منتەقەمانەها خورمامان نەوە تا خورما لە مەغزمانە جێبورێ بۆ مختێلێ باوەڕ ناکەم هیچکێ کەوتوێتە فکری نارگیل چون ئێمە تەکی نارگیلە زندگیمان نەکردێ هێمەوە قەوڵی مامۆپاوەیەکانمان تەکی بەڕوازنەیمان کرد بەڕوو و گوێز و هەڵوژە و ئەمە حتمەن مەساڵەکانی هاتێسە مەغزیەوە ئەمە خاتراتی منە من وەمانەوە زندگیەکەم ئەگەر لە تەبرێزاوم ئەگەر لە تاراناوم ئەگەر لە ئوروپاوم من هەر ئەمە فکری ئەمانەوە ئەها کاورا لە ژاپۆن بێتاقەت بووتی و دڵقەی دۆینەم بۆ بنێرن دۆینە خاتراتی ئەوە ئەوە دۆینەوە زنگە ئەوە دۆینەوە فکرەکاتەوە ئەوە دۆینەوە داوا و باوای ئەکەوێتە بیری گەڕەکەکانی مەحەلەکە ئەکەوێتە بیری هەرکێ دۆینە لە من بسێنێ خاتراتم لە منەسێنێ هەرکێ زوانی کوردی لە من بسێنێت وڵاتەکەمم لێسێنێت هەرکێ جوانڕۆم لێ بسێنێت ڕیشم لە بینەوات ئاغم ڕیشینەما بێمەکان و بێزەمان و بێجێوە و معلق بوو ئەو وەختە سەری لێشەوێت وەکی ئاغەمێکی خنکیا ئەکەوێت ئاوێژن ئەلغەریق و یەتەشەبیس بكل حەشیش ئاغەمی خنکیا پەلامی ماری چایەژە گاز نجاتم بووات من فەرهەنگی جوانڕۆیم نەمێنێ نازانم چیم کوردم تورکم عەرەبم فارسم کێم چۆن فکر بکەمەوە ڕەوانم ئاشفتەس وەختێکانە فەرهەنگ نەمێنێت ئاسیب ئەوێنم وەختی ئەچمە غەریبی ئەها هەر کامێکتان ئەچنە غەریبی چەنێ دڵ ناسکەون چەنێ دڵ تەنگ و زەعیفەون پیرەکانمان بۆ لەم شارەوە ئەحساسی غەریبیەکەن ئەو شتانە ئەوان دڵیان پێخۆشوە لەم شارەوە نەماوە کەمێ لە جوانڕۆی قەدیم قسەتان بۆکەم لە چەند جێی ئەم شارەوە کانی و ئاوێلێک بوو چونەوسا جوانڕۆی نینەوە شێر و لولەکەشی و چتی ئاوایەنەوە ئیسای وەستان بەریێن گەرمتان دڵ پێوێ یاسار لە مەدرسەیەک ئاوەختە ئێمە دەرسمانە خوێند ئیسمی ڕەزا پەهلەوی و ترمپایەکی ئاو بوو وەوە ئاومان لە چادرە هاوردەمان خواردو سنحی من فرە نییە لە سنحی منە جوانڕۆ ئاوەسە
ئەگەر ژنێک وەبانی کانیەک و دەفری بشۆردایە کونەیەکی پڕ بکردایە هیچ پیاەک نێزیکی کانیەکە نەوە ئەو نە شەرم و حەیا بوو. ئیسا هەر ئەو پیاوە دامای ئەو شەرم و حەیاسەیە و ئەو کانیۆزنێکە وەبانی پێڵەکەی قڵامان و پێی پردیش لە بین چوو بووە پیاو. بانی پردەکەی جوانڕۆ مرکزی جوانڕۆ و خواری سێڕاکە ئەسان پردێک نەما خاترات من نەمایسا منێژم پرد عڵاجەویتان لێتێ بێژم دەلاقێژ نەمە لە کوێوە هاتێ پیرەکان بزایەکەوێتە بانی لێویان چون خاتراتیان زنوێتەوە چون گەڕەکەکانیان زنوێتەوە چون ئەدەب زنوێتەوە بۆیان چون حەیا و حورمەت زنوێتەوە بۆیان. من ێژم کیوی 10 ساڵ لەمەوبەر بووم وتایە کیوی هیچکە ئاو نەزاوە دەمی چون نێزانی کیوی چیە تا بزانێت ترشە و ئاو بزێتە دەمی. ئیسا ێژم کیوی گشتان دەمتان ئاوەکە بۆچی چون کیوی بووە جوزی تاریخی ئێمە بووە جوزی فکری ئێمە وەختێ ناوی ئەوەن ئەحساساتمان تەکانەخوا. منی جوانڕۆیی 20 ساڵ لەمەوبەر عەرەب جوزی فەرهەنگی شارەکەم وێ حەیا جوزی فەرهەنگی شارەکەم وێ بێناموسی و شەراوخۆری عەیب بووە لە وڵاتی منە ئەسڵەن ئەعتیاد معنای نەوێ قەسەم بەخوا ئیمڕۆ دووسێ لەو پیانە تەکماون هەر هانە مەجلسا ئەیانوێنم ئیمڕۆ وەختێکان نەچوون سرەنگی تازە لە ئەم ژوورە چاوم پێکەوتە تازە تەزلیقی پێکریا ئامپڵەکە نیمەیەکی لەلایەوێ 10-12 دانە وەسیلەی مەسرەفی تریاکمان پێگەیە لە یەک مەسیری کۆتاوە. خاتراتی من لەبین چوو ئەترسم ئەمە بێتە خاتراتی شارەکەم شەوس و مناڵەکانی ئەمە تریاک نەوێنن دڵیان تەنگ بێت. بۆیە هۆڵمانە بۆیە ێژین بێهداشتی موحیت ێژین بێهداشتی ڕەوان. جوانڕۆی قەدیم وەختێک گێسکێکیان سەرەوڕی لەبەرا ئاوخێیان پێدا احترامیان ئەگرت پلیسریە بکەوتایەتە زەوی لەبەرا سەریان چەورە کرد و لەولا هەڵیانە کرد. ئیسا چی؟ گوێم جادە تماشاکەن چ فەجایعێک تیا ڕخەوە کاوڕێک سەر بڕیاوە و پێسەکەی وا لەبەری دەمی دەدانێتتر کاوڕە نە بسمیلای بەعزێکیان لێکرێ و نە بەعزێکیان ئەکسەریان ئاوخەیان پێ نادرێ. ئەمە کوێی وەکی فەرهەنگی منێ ها کوێی وەکی ئەو چتەسە من زندگیم پێوە کردوێ سەرروپێ و هوروڕی خۆڵەوە لەبەری دەمی ئەو کاوڕەکانە هەرکێ زەڕێ وژدانی بێ دڵی داش لەکێ و خەفەتەخوا خۆزم و ئەو کاوڕانە ئەقلیان نییە ئەنا ئەگەر ئەقلیان بۆیە ئەیانزانی ئێمە چن عوجانە وروێلێکی برا قوربانیش احترامی گەرەکە حەقنیە گێسکێ سەرەوڕی شاخی بشکێنی لەبەرە. ئەمانە باوەڕکەن ئەگەر باران ناوارێ من ناتوانم مەسئلەی دینی شی بکەمەوە ئەگەر باران ناوارێت ئەگەر کەسێک ڕۆحی بێت بیداروێ من قەسەمم خوارد قەسەم بەخوا بە هیچ دینێکی ئاسمانی ئەعتقادم نەوایە ئەم ئەقڵە ئیسا هەسم دووشەمە لە جوانڕۆیە مەهاتم بۆ نوێژی بارە لەبەری چی بێژم برا منیش بە شەرم دڵم تەنگەوێ بۆ کشاوەرزە گەنمەکەی پڕوزیاوێ بێژم منیش خەفەتە خۆم بۆ چۆلەکە بۆ سەنگاوێ داماوە ئەو بخواتەوە ئاویتیانیە بێژم دڵم تەنگ بووە بۆ کانیە لەوە مامڕۆ کڕیانە دەوێت یا بنیت و ئەمانە ئیتر شتێک نییەن کاری وە دینۆ بێت کاری وە ئیمانی تۆ بێت کاری وە وجود تۆ هەست ئایا ئینسانیە هەر ئەو کاوڕیتە نازانی چی لێ قۆمیە ئاخر ئەحمەق ناترسی ئەمێکە ئەحمەقنەوێ زاوری ئەحمەقوێ زاوری ناچێت چوزانێت چییە قۆمێت تا زاوری بچێت هێمەین ئەترسین زلزلە بێت ماڵەکانمان تن ئەەکەینەوە هەرچێ ژیرترین محکەمتر ئەیکەین و هەرچێ پڕدەسەڵاتترین قەویتر و سفتر ئەیکەین و بۆچی 50 ساڵ لەمەوبەر لە دیواری مورا ئەخەفتین و هۆڵمان نەوە ئەقڵی زلزلەمان نەو تلیزون نەو خەتەری زلزلەمان پێیشان بووە چۆن وڵاتێک لە بینەوە بۆ یەکشتمان لە گوێی گا ئەخەفتوین گەرەکمە مقدارێ دابچڵەکێن داچڵەکیانێکی ئیجتماعی ڕەوانی هەر ئەونە بەحسەکە تێرینەوە بەرەوە جێوە عەرزم کردن بەرەو شاری جوانڕۆی قەتراتی ئێمە ئەو شتە نەمێنێ من غەریبەوەم ئەچمە شارێکی تر بۆچی غەریبم چون محەلەکەم نەماوە ڕەفیقەکانم نییە زوانەکەم نییە فەرهەنگەکەم نییە دینەکەم نییە لەوێنە خەفەتە خۆم من لە بازێ جیا وەختێ تووڕەبوون لێم امکان پێم کوردی سنی یعنی هەم کوردبوونم کە لەرا افتخارە لەوێ جرمە هەم سنی بوونم کە ئیمانمە لەوێنە بێ احترامیە پێم ئاخر بۆیە من غەریبی وە سەختی ئەزانم ئەو شتانە دڵم پێی خۆشە کەس احترامی نارێ لەرا کێ ئەتوانێت تووڕە بێ لە من بێژە پێم کوردی سنی خۆی لە بەرای منە ئەوە وەم دەلیلە گەرەکمە فەرهەنگێکی جەدید لە عەیدا لە نەورۆزە لە دوای نەورۆزە لە مەولا لە جومعە لە پەنجشەمە تێن بۆ منتەقە بۆ باز دیت
ئەوان بەر لەوە بێن بۆ خەرید لە بازارچە سێ دەلیل هەست بۆ باز دیت دوانی تریان ئەسڵ ڕەبتیەوە بازارچەوەنی هێوە وەختێکانە بەهار ئەچن بۆ تەفریح بۆ چێچن بۆم کەژانە دەخۆ بازارچە کەس بۆ چێ ڕۆن بۆ قوڕەقەڵا بۆ چێچن بۆ کەژانە وەختی ئەچن بۆ تەبرێز بۆ شیراز بۆ ئیسفەهان ئەچن چی بوێننیەوە ئەچن چت بسێنن چت سندن لە بازارچە فەرعە بەر هەدەفی گەردشگەر هەدەفی ئەسڵی یەک چاوپێکەوتنی تەبیعەتی جوانی هەورامانە دوو فەرهەنگی مردمی هەورامانە فەرهەنگێکە وەختێکان ێژن و حەزەتی عومەر گەیینەسە ملەتێک کوردن هەرچێ چتیانەوەکی ئیسلامە ێژە دەی شەڕیان تەقامەکەن شایەتومانیان ناوەڕ وازیان لێبرنێ مە چیمانیان گەرەکەم گەرەکیانە بێن بمانوێنن سێ بازارچەش سەرێک لێڵن دیواری دۆست و شکاری پوس وەلێ ئەترسم وە خاتری سێومیەکە ئەوەڵمەکە و دوومیەکەش لە دەست بووین لە بازارچەوە فەرهەنگی مردمی سەریکانیەکە نەماوێ لە بازارچەوە نەحوەی بەرخورد نەماوێ ئەسڵ بازارچەکەمان فەرهەنگی توریستی نییە دەستشۆیی گەرەکە ئاو سەردکونی گەرەکە ئیسراحەتگای گەرەکە پارکینگی گەرەکە لەخواوە زیاوێ ناغین لە ژێری بازێکیان دروست بوون چاوەڕێی دروستبوونی ئەو بازەکە چێنین وەلێ هەرچێ دێرتر هێمە بێ ئاوڕووتر سفرە داخستن دانەخستن عەیبێکە و داخستن هەزار با کەس نهاتەیە بۆ جوانڕۆ ئەگەر هاتەیە هەرچی عیبمانە ئەیوەنەوە هێواچن بۆم لەولات تێنەوە هەرواوە کە ڕەواڵە دانشنیا دەسەکەنە قسەکردن ئەوێمانە دی ئەم ئابشارمانە دی ئەو پیاومانە دی هەواڵی ئادرسمان پرسی کەوتنە بەرمان بردمانیان ئلە ئاخر خۆ نایەوە بێدەنگ بچیتەوە یا ئەشێ شتێکی سندوێ بیوەیتەوە یا ئەشێ قسەیە بوویتەوە چیمان هەست مردم بێت بیواتەوە بازاڕەکەمان ڕەونەق بورێت قسەکانم ئیمشەو فرەفرەس ئەترسم و عنازەی ئەوە وا گەرەکمە قسە بکەم نەتوانم زیاتر قسە بکەم هەر لە ئیساتەوە ڕۆحی ئەوتانە بێت کەمێ فرە قسە بکەم عەرزم کردن غەریبی جیابوون لەم فەرهەنگەسە هەر ئایسا لەم شارەیە فرە کەسێ ئەحساسی غەریبیەکە ئەحساسەکە ئەم شارەکەی ئەو نییە ڕۆژێ سەد کڕەت خۆزێ خوازێ لەو سایەژە خۆزم و ئەوسا وەلێ برا خۆزم و ئەوسا هیچ کارێ ناکە کارێ نەکەی هیچێ ناوێت سەفەرگەلی درێژ و هەنگاوێک شروعەوێت ماڵگەلی قەوی و بەردێک ئەکرێنەوە نوێژی باران وەختێ سیدەکەی تماشاکەی دنکە دنکەس مردمەکە تێن وەختی ئەڕوانی قەلبی جوانڕۆ ئەوێتە هەڵانی هەر یەکێ مشتە کۆڵەیە قەلبی وا پێ وەلێ وەختێ تماشای هەڵانیەکەی چی دەشتی هەڵانی بووەسە قەلبێەوەیەکۆ گرمەی تێ ئەمە خۆ ئیجبار نەکریا دڵتان پێوە بۆیە کردتان مسلمانیەتی کوتێک نییە و کوتێکی بەرگەی مسلمانیەتی گشتێسی ئەوێ سواری هەواپەیما بووی فقط پوڵی بلیت بووی لەولا بێژی بێسەوە عاسمانەوە گەرەکمە بەستنی بسێنم نەخێر سوارمەوە سوار بووی تا ئاخرەشێ گوش بە فەرمانی خەلەبان و کاربەدەستانی هەواپەیمایی نایە مسلمانی فقط نوێژ بخێنی و نوێژی بارانی بێت ئەشێک تا ئاخر مسلمانویت ئەشێ وەختی ڕەحمەتی بۆ عالەمیان ڕەهبەرەکە ڕەحمەتە تۆش بوویت بۆ داربەڕوەکان بۆ متکەکان بۆ چۆلەکەکان بۆ مێکان بۆ هاوسێکان بۆ هاوماڵەکان وتم هەورامان و گشتمان و هەورامانە وە سۆفی و شێخ و دەروێش و خەلەفی و سەلەفی و مەلا و ئیخوان و شەمس و ئیلا ئاخر و هەر کەسێکیش گەنە ئەویش هەر هەورامانی میێوانیشمان هەورامانی گشتمان هەورامانین گشتمان یەکتریمان گەرەکە وە یەکۆوین گەر ئیش بکەین بۆ یەک گەورە تا بچووک ئەگەینە هەوار زۆر بە سەهل و سووک هەمتر یەژمیوە هەرکێوە پێ و عنازی خۆی چەنێ ئەتوانین پێی خۆشە هەموو پیاوێک بە تاقی تەنیا خۆی بەرزتر بێ لە هەموو خەڵکی دنیا بەڵام حەز دەکات جگەر گۆشەکەی لە خۆی باڵاتر بێ عەقڵ و هۆشەکەی تاجی زێڕینە عەقڵی فریاڕەس بەڵام ناچێتە سەری هەموو کەس هەرچیە ئینسانە حەزەکا خۆی لە گشت کەسێ باشتروی وەلێ وەختێ مناڵی بوو حەزەکا مناڵەکەی لە خۆی باشتروی خەیاڵێکی پڕوزیاوە ئەگەر حەز بکەی مناڵەکەی لە خۆ باشتروێ و وەلێ حەز نەکەی کوڕی هاوسێکەکەی لە خۆ باشتروی چون هاوگەمەی مناڵەکەی تۆ ئەوە چون بووکی تۆ کەنشکی هاوسێکە ئەرانە پاوە پاوە نە کرماشان کرماشان نە ئاڵمان یەکێ لەمانەوێتە بووک یەکێک ئەوێتە زاوا معلوم نییە کێس فقط کوڕێکە لەم کوڕانی ئەم شارە گەرەکتە لە ماڵی بووکەکەتا
قل داکێشی لە ماڵی کوڕەکەتا بووکەکە نەخاتە دەر هەم دوعا بکە و هەم تەقالا بکە بووکەکە لە کوڕەکە باشتر و بۆ زاواکەیکی هەروە ئەگەر گەرەکتە لە ماڵی کەنشکەتا چمچەیە ئاوی کاڵ لە پیریا بخۆیتەوە و ڕوویەکی خۆش یاخوا زاواکە لە کەنشکە باشتر بێت و یاخوا ناکرێت ئەشە حرەکەتێ بکەیت بەرەکەت وا لە حرەکەتە ئەس تۆ حرەکەت ئەس خوددا بەرەکەت هوش یانی سازگار بوون ئاغەمی باهۆش ئەو کەسەسە زووتر سازگارەوێت ڕێویش سازگارەوێت هۆشتان بێت قسەکەی من ئەشێ ورد فکری لێ بکەیتەوە ڕێوی وەختی هەوا گەرمەوێت بۆوە نەتەقێت گەڕەوێت گەڕنەوەیە ئەتەقی وەلێ ئەوە سازگاریە ئەوە لە بێعەقڵیەسی ئاوا سازگارەوێ هێمە گەرمەوێت کولر دانین خۆمان و بنەماڵەمان و میێوانەکەشمان فێنکەکەین و بێوە گەڕبووین ئەمە سازگاریەکی مثبەتە هێمە سازگاری مثبەتمان کرێ لە بازارچەکە میێوانەکانمان تێن زوانە کوردیەکەمانە نین لاوە ڕانی بخۆر ئەنەرژی بگیر وەختێ تماشای ڕانیەکەکەی ها لە ناوی چرخێکی سیمانی شکیاوە کاورا نازانم لەکوێ پێیای کردی هاوردێسی تەشتێکی ناوی و ڕانیەکە و ئەو معدەنیەکەی تێناوێ ئەم چرخە فڕەدریا کاری ساختمانیش ناتوانێ بکە ئەمە من خۆم دیمە ئەم عیدە لە بازارچەکە هاوارەکە ڕانی بخۆر ئەنەرژی بگیر مشتریی هێز نەیوایە نەهاتەوە بازارە ئاخر کاورا وەختێ تینی و مەجبورە ئەوی چە بخواتەوە ئەمە بەرەکەتێکە کاورا چرخێکی سیمانی واوە دەسەوە شکیایی کاری ساختمانی پێ ناکرێ خەریکە پوڵی پێ دەرتێرێ لەو بازارە ئەمە بەرەکەتی هاتنی خەڵکە بۆ بینینی فەرهەنگ دیدەنیگەلی تەبیعی هەورامان و خەڵکی هەورامان ئەگەر ئەمسیانە هەر کامێکیان نەمێنێ بینەندەکان نامێنێ ئەو چرخەی تر کەڵک ناخوا ڕانی و هەر زوانێکیش هەڵاڵی بکەی کەس نایخواتەوە هەر لە سێڕای بیاشۆش قەساوی شروعەوێ و سێوەرفرۆشتن بڕوانە بەعزە شغڵە زێژن کازب پێی و پلیس نایژن شغڵی کازب وەلێ واقعان کازب ئەگەر مردم ڕێک بوون پلیس چێتوانێ بکە هیچ شغڵیان تعتیلەوێت شغڵی کازب ئەوەسا ئەگەر دیگەران نەمان ئەوێش نەمێنێت کەوش فرۆشی شغڵێکە هەرچێ ڕۆژە گەرەکمانە تەزمینیش کریا هەرکێ دوو قلیبێ کەوشیی گەرەکە ڕاستی سێوەرفرۆشتن شغڵە لەسەرۆوە تێی بەرەو خوارسێوەری دارەکان ئەفرۆشن لە خوازیایە ئەر بەری چینەوەی هەر گەڵایکی بێت قیمەتەکە دارەکانمان پار و پێرار گەڵایکیان قیمەتی نەکرد بەریکیان هەر سەمەرینەوە و ئەرزشینەوە ئاوفرۆشتن فقط وەختێ جوانڕۆ ئاوینە و ترمیناڵەکانی خاکی و مناڵێکی ڕینگن شەکەت و مانە لە ناوی تۆزە هەردوو چاوی دیار و پاچێکی ئاویوە دەسەوەی هەڵاڵی ئاویە کرد 25 ساڵ لەمەوبەر گشتمان لێمانە سند لێوانی یەوتمن ئیساتە ئەو معدەنی لە بازاڕەکانمانە قیمەتەکە لە خواوە زیاد نور و گێلاخە و بەعزێک شتی جووە هەر باوینەوەی سا لەو بازاڕا توانی بیفرۆشی فرە شتێکی تریچ ڕانندەی تاکسی سوخاڵ فرۆش حیف سوخاڵ فرۆشمان کەمە دارەکانمانەوە ڕنەیکەنە سوخاڵ ئەو دارەوە ئەوان تێرێ خۆیان خەریکن ئەیوڕن بوونە سەر دژمنی منتەقەکەمە بەحسەکە توولانیە گەرەکمە وردە وردە بڕۆم بەرەو لای یەکسەر نەچم باشترە وەم جۆرە تماشاکەی ئێمە گەرەکمانە مناڵەکانمان خۆشیانوێت ئەشێم بازاڕە نێڵین تعتیل بێت ئەشێ ئەو چتە شەرتی ئەوەڵە تەبیعەت خوجوانی هەورامانەشە نێڵین لە بین بچوات تو خوا تماشایەکی قڕەقەڵا بکەن تماشایەکی شوانکارە بکەن تو خوا بزانن ئەو متکانی پارەکە هەرکی عەکسێکی خستێ مثال عەکسێکی بخە بزانن من نایەژم گەڵای چۆنێ هەر بزانن ماوێ حرکێتێ تەوەرزێنی وا لە ناوی ماشینەکەیە ئەگەر تێن شتێکی بچووک بسێنن شتێکی قەوی ئەوەنەوە ئەگەر خەیرێکی بچووکمان پێکەن پەنێکی قەویمان پێیاگەن ئەگەر هۆشمان نەوێت ئەگەریش هۆشمان بێت لە هەڵاوێکی بچووک ئەتوانین ماسیەکی زلبوری مریشک ئەگەر خۆی بەسەر خۆیان نەکا خۆڵ بەسەریان ناکرێت بە هیچ شان و قۆڵ کەس نەخارانت پشت من جز ناخۆنێ ئەنگشت من ئێران ناتوانێت حمایەت بکات لە مەناتقی تەبیعی و دیدەنی هێمە ئێران شاید تعجب بکەن ئەم شتە منێژمی دوێ شەو لە ئینترنێتا گەڕیاومە شوێنیا پەنجمین کشوەرە لە نەزەری جاذبەگەلی تەبیعیوە یعنی لە ئەوروپا لە ئامریکا لە تەواوی پەنج قارەکە پەنجمین کشوەرە هیچ کەس نەیزانیوێ چون هیچ کارێکی بۆ نەکریا دەهەمین کشوەرە لە نەزەری جاذبەگەلی تاریخیوە
75% مەراتعی ئێران خەریکە حفاظەت شدە و خێوەکرێت و چەند محیتبانەوە ئەم 75% کە 13 ملیۆن هکتارە ئەشەی 11,000 محیتبان مراقبەتی لێ بکە بە تەجهیزاتی ئلکترۆنیک و غێری ئلکترۆنیک و 3,000 نەفەر مراقبەتی لێکە 8,000 نەفەرمان کەمە یعنی ئەگەریش گەرەکیانوی هەر ناتوانن بۆیە کەژەکانە سووزێ کەس ناتوانێت بیکوژێنێتەوە بۆیەوە چکڵێک کرمیت لە دەستی عاقڵێ یا بێ عەقڵێ دەرەچێ بە عەمد یا بە سەهو خەسارەتێکی قەویمان لێوە ئەو نە ئەو کەژانمانە سووزیە هەرچیە دار لە منتەقەی هەورامانە ئیمساڵ میێوان سوزان دێسی وەقەی کەژەکان نایەوە دەستی خۆمان سووزیە ئەشێ خۆمان مراقب بین ئەشێ خۆمان دەستی یەکتری بورین ئەشێ خۆمان هۆشمان بێت بەهداشتی ڕەوانی ئێمە بەهداشتی اقتصادیمانە زۆرم بیستووە لە پیاوی ماقوڵ شەڕ بە چەکە کرێ و مامەڵە بە پوڵ اقتصاد نەوێت برسێتی هەڵ ئیمان ڕاکات ئەزانن چەنێ برسێتی لاچۆ لە منتەقەی هەماوە وەسیلەی ئەم میێوانە لەواتێن ئەزانن ئەگەر نەیەن چییە قۆمێت ئەزانن خۆیان خەریکن مقەدەمەی نەهاتنیان فراهەمەکەن وە لە بین بردنی جەنگەڵەکانمان خۆیشمان کۆمەکیانەکەین ئیتر بازار بابێسێ معامڵەی بازاڕش باسەکەین چی زەربەیەکی داوا لە هێمە خاسیگەلی ئەم میێوانانە واتێن فرەس خاسیان هەر ئەوە هێمەیان ئامادەی ناسینی فەرهەنگەلی تر کردێ هێمەیان ئامادە کردەوە بێت عەسوب فارسی قسە بکەین بڕۆ لە بازاڕچەکە پیر و جوان باسەواد و بێسەواد فارسی هەڵاڵەوەکە زانینی دوو زوان هیچ لەتمێ لە زوانە ئەوڵنگەکە ناغات من گرفتارم لە کرماشانە بەرادەرێ لێی پرسیم ئەنگیزەی لە کوردی قسەکردن چیە لە یەکێ لە جەلەساتی ئاموزشی مدیرانی ئوستانا خەریک و ماموزش مەدەن وتم کاکە گیان سوعالەکە هەڵەوەڕیا ئەی بۆ ناپرسی ئەنگیزەی لە فارسی قسەکردن چیە من هەن نەمزانی ئەنگیزەیانی چی کوردی قسەم کردەوە کوردیم کردەوە بەرەوە کوردی زنەیم کردێ ئیمڕۆ وەختێ هاتم بۆم جەلەسەی تۆ لیباسی کوردیم لەبەراو و ئەنگیزەی احترامی تۆوە و ئەنگیزەی ئەوە گەرەکمە ئەو فکرە هەسم کەڵک بخوات کوتر و شەواڵێکم کردە جێی چەخۆڕانەکە و زوانە کوردیەکەم کردە فارسی ئەمە بۆ لێ ناپرسی من وەم ئەنگیزەوە تکی توە خەریکم بە شەردوستی خۆم و پێیشانەوە خراوم کردێ ئەزانی من چەنێ لەتمەوە خۆم وەختێ گەرەکمە فکرم و فارسی بێژم کەلیمەم بۆ ناوێ نسفێکی چون کەلیمەم بۆ ناوێ لە بینی ئەوم هەر باسی ناکەم من کەی ئەم زەرب المەسەلە کوردیە لاتوانم لە فارسیە بێژم کێ لێ حاڵی وێغەر بێژمی من فەقیرەوم بێسەوادەوم وەختێ وەزوانێکی تر قسەکەم کوتێکیم نامێنێ دیتانە وەختێکانە وەزوانێکی تر قسەکەین وەکی لاڵمان پێێت و چنگ و پەلیشمان تێتە کۆمەکی زوانمان هێمە ئەنگیزەمان هەسوە فارسی قسەکەین ئەمە بەرەکەتێکە ئێمە توانیمانە وە زوانی میێوانەکانمان وە زوانی مشتەرکمان قسە بکەین و لێ برا هۆش بێ زوانەکەی خۆتی لەبیر نەچواتەوە زوانەکەی خۆی فرە شیرینە هەر فرە چتی خۆشی واتیە تاریخی ملەتەکەتی واتیە فۆلکلۆری تۆ وەمە زنوێ باوکو وەمە خاتراتی زنوێتەوە افتخاری بابەی تۆ کەلیمەگەلێکەوە وا لە مناڵیە پێتیشاندا ئیمڕۆ تۆ قسەی پێەکەی ئەلفبا 32 حرفە لە فارسیە افتخاری ملت ئێمە و کەسەسەوە و 32 حرفە فارسیەکە گەورەترین مەقالەی سڵح و بەشەردوستیە نووسێت خۆ ئەلفباکە شتێکی تر نییە لە مەقالەی سڵحا لە مەقالەی شەڕیجا شتێکی تر نییە فکری گەرەکە بیخاتە کەر ئەدەبیاتەکەی خۆشمانتان لەبیر نەچوات فرە کەسێک ئائیسا خەفەتی ئەوە خوات چون لەم بازارچە ئەوێنێ کوڕەکەی گۆڕیا لیباسی گۆڕیا زوانی گۆڕیا قیافەی گۆڕیا عەرزم کردن سازگاربوون باشە وەختێ مثبەتوێت تۆ بەرەوبەر بووە نە بەرەو دووە زیاد بکەی نەکەم بکەی گەڕ نەوی وەکو ڕێویەکە کولەرێ دروستکەی یەکێ لە ئەو شتانە لە گشتجێیەکە باعسی قیمەتی فرە شتێک ئەوێت جەمعیەت هەرچێ جەمعیەت فرە بوو فرە شتێک قیمەتی فرەوی لە کرماشان لە تارانە ڕۆژێک لە جێ کوڕەوەم دەوری 8 ساڵ لەمەوبەر قازێک کوتیاوە دارا هەرچیم کرد نەمزانی یانی چی نووسیا و بە یەک دادبزەن نیاز داریم خوایە دادبزەن چی ئەمە بێژی کاورا سەوادینەوەی منزوری بادبزەنوێت قەرە فکرم کرۆ چی نەخێر دادبزەن هەر یانی قێڕنێ ئەوە ئەقیڕێنێ لە بەری مەغازەیەکەوە ها لە کوچەیەکە لەسەری کوچەکە ژەیەکێکم گەرەکە بقیڕێنێ بێژە بچنە ناو لە میچە دیدەن بکەن هەڵاڵەم بۆ بکات
آخر ئەگەر جەمعیەت فرەنەوەی قیڕنە قیمەتە کاتێ مەرکێ بقیڕێنەی نایدەم یاژن قاڵمەکە آخر ئەگەر ئزدەحامی جەمعیەت نەوێ لە جوانڕۆە تاکسیەکانمان وەم تەعدادەوە ڕەحەت مسافریان بۆوێت کەواویەکان گشتیان ئەتوانن کەواو بفرۆشن دەستفرۆشەکان گشتیان باخەڵیان پڕەوێت ئەزان نەمە چەنێ بەرەکەتە باوکێکی باخەڵ پڕ ڕووی سوورە لە لای مناڵەکەی سفرەی پڕە هۆی گەرمی ماڵە سفرەی خاڵی هەر قرموقاڵە مناڵێ و قرموقاڵ بێ بۆ مەدرسە چی حاڵێوێ لە من تا شەو سوود دەردی جامعەکە بدەوا بکات قەڵەمێکی شکیاو چی ئەنووسێ بۆ من تا بزانم غەڵەتەیە دروسە پیاەکی دڵتەنگ چی هەز نەسیحەتی مناڵەکەی پێ بکە وەختێ ناتوانێت قەڵەن تیکەی نان بناتە دەمی ئەو زکی ئەژنەفێ نەو گوێچکەی ئەشێ زکی تێرکەی تا گوێی بێتە ژنەفتن ئەمانە گشتی بەرەکەتی هاتنی میێوانن بۆرە ئیمساڵ کرماشان ئەو چۆرە گزارشەلێکیان لە جوانڕاوتێ غەڵەتەوە غولوڤە گوێی تێمەن ئیمساڵ بازدید کنەندەکانی کرماشان لە چەندانە سایت من تماشام کرێ وتێسی لە 900,000 نەفەر تا 1,600,000 نەفەر سایتەکان مختلفن من یێژم 1,600,000ەکەی دروستوێ حتمما هەر 600 هاتێسە جوانڕۆ 600,000 نەفەر بازدید کنەندەمان بوو وەڵا خۆزایە 1,600 بازدید کنەندەمان وای تا 3 بەرابەر فرۆشمان بووای چو بینم که درویش مسکین نخورد لقمه به کامم زهر است و درد اگر ام مردمه برسیون نانیش لقروی مو ناچوات خوار بحثی که ایسال دنیای گردشگری مطرحه اکوتوریسمه اکوسیستم تکی توریسمه اویت اکوتوریسم یعنی گردش بو مراقبت لمحیط دقیقا عکس یسی لمنطقه ما یعنی بڕوانن فەرهەنگی کەلیمەکە چەندێک قەشەنگە ئۆکۆسیستم یعنی ئەگەر مشکێک لە بین بۆی داڵێک برسیەوێت سەماکەرەیەک وا مشکە خوات جوچکەکانی لە برسی ئەمرن ئەگەر کولە نەمێنێت پیاڵەخۆرە نەمێنێت چۆلەکەیەک بازڕێک قشقاڕەیەک ناتوانێت بەچکەکەی لێ هێلانەوە تێرکات نازانم وەر کەژێک ئاغر بووی چی لە بین نەچوات نازانم وەر جەنگەڵێک ئاغر بووی چەندێک تەبیعەت زەرەرێنێت نازانم ئەگەر جیاتی ژیری میێوانەکانمان و عاقڵی خۆمان ڕاهنمایی کاورا بکەین سوخاڵ دابنین لە کنار جادەوە جەنگەڵبانیمان من ئیسا یێژمی بیژ نەفن کورە یەکێکتانەم سیدیە لەولا بەهێنێرن بۆ جەنگەڵبانی ئەگەر خۆیچم توانی مەیوەم بێژین تاپڵۆیەک چەندێکەوە بنووسی قەتعی درەختان جەریمە پەیگەردی قانونی هەست دایکوتن لە 3 جێر جادەکانمانە مامر فرۆشێک پارچەیەک کوتیوە دارایژە مرغ بۆشە جەنگەڵبانی یا 2 نەفەر هێمە هیچ کاممان زاتمان نییە ئەترسیم بێژناغا دخاڵەتەکەی لە مەسائلە پیشنهادیانە دەینێ لە 3 و 4 جیا تاپڵۆیە داکوتن بێژناغا قەتعی درەختان مەگەر جەنگەڵبانی قەتعی درەخت جرم نییە بۆ نایەت تاپڵۆیە داکوتێت 4-5 دانە باس خاڵ فرۆشیشمان بێ لە لای یاروانەوە گۆشتە فرۆشن کورە هەر خۆیان خۆ کارە قەبیحەکەکەن ئەو پەزەکان ئەوەسنۆ لە لای کوشتارەکەیانە 100 متر نایوەنە خوارتر 200 متر لە خوارترۆ نایەنێکێ من دنکێکیانم دی فرەژیر و خستیوە ناوی نەیسانێ دنکە دایانێرد نێڵا کەس بزانێ پەزەکان بزانن چیان وەسەرتی با 4 دانە سوخاڵ فرۆشیش بێت لەوێ دارەکان نەوڕن با 4 نەفەرمان ڕاهنمایی خەڵکە براگیان جیاتی تەوەرزێنێک لە ناوی جەعبەکەتایەشە کە با پەزێک و پیکنیکێک و پێوێ بۆ دروستکردنی تونێک کاغەز 6 تون چێو لە بەی نەچوات لەخواوە زیاوێ ئسم ئس و فەکس و ئینترنت و ئەمانە دروست کریاوە کاغەزی مەجازی هەست 1 ملیۆن سەفحە ئەتوانی بخەیتە ناوی فلەشێک ئەمە فلەشێکەوە من 2 گیگابایت اطلاعاتی واتیا 500-600 جلد کتێو ئەزانی چەند داری نێڵا بوڕێ ئەمە هێمە گاز تەولید دەوێت لە کشوەرەکەمانە کاورا هاتێ بۆ سەفەر لە وڵاتی خۆیاتی حەقی نییە بێ لە راداری من بوڕێت من وەم دارە زندگیەکەم بەهداشتی ئایەندەم لە بینەوات ژیرەکان ئەزانن وەم جۆرە بڕوات 10 ساڵی تر دیدەن کەرمان نامێنێت تماشای ئەشخاڵی بنمتکەکان بکەن چەنێ بۆی تێت لە هەر کوێ دانشی گەرەکتە دانشی ڕێنیە دانشین ئەوە بۆ لە مەسیرگەلی ترا لە شارگەلی ترا مزگەوتەل و نمازخانەگەلی بینی ڕاهی هەست ئەوە بۆچی لەم مەسیری هەورامانی ئێمە ئەگەر کەس نایزانێت خۆمانیش نایزانین داوای بکەین برا چەندانە دەستشۆی خاصکەن حەدیقەل دەفعی حاجەت معقوڵ و مؤدەبانە بکرێت
بۆچی 4-5 دانە جێگە زوباڵە لە مەحەلی تەفریحگاکانمانە نەسب ناکرێت کورە خەیرە لە هەر مەدرسە دروستکردن خەیر نییە هەر مزگەوت دروستکردن لازم نییە مزگەوت ئینسانی ژیری گەرەکە فەرهەنگی من کێ تێتە مزگەوت بیژنەفێ یەکێ لە پیشنهادێ لە مەمەسەی ساودەوە بۆ جەلەسەی من هێوەمێن من هێوەم بۆچیە لە خۆم خاسترن یەکێ دەستی یەک نەفەری تر برن وا ئامۆژەی مزگەوت ناکابێت دەستی یەکێ برن وا هەر گوێی نەورتێ لە قسەی ئامێکی تر بۆچی وەتەنیاتێن هێوە یاروانی ئەو شەونە من گەیمە خزمەتان گشتان بەس قەسەم بەخواوە ئەزانم گشتان لە من باشتر ئەوانی چەوایەژم بیانێرن بە معنایەوە نییە لە ئێمە خراوترن هەبرا با قسەیەک ئێمەش بژنەفنەوە کاتەر وەختمان چۆنە من نازانم بەنابەرین لازمە ئەم شتانە گشتان وردی بوونەوە دنکە نوێژی بارانەکەتان بۆ وجود هاورد دنکەش ئەتوانن تەبیعەتەکەمان سالم بکەنەوە هەر کامێکتانەچن لە هەر کوێوە دانشن ماڵی خۆمانە کاورە هیچ تاوهەدێکی نییە ئێمە خۆ کوانی و ئاورێ گەرمەکەن وەڵا من دەستکێشی وا لە ناوی ماشینەکەمە کا عەزیز وا لێرا ئەزانێت ئەچم بۆ هەر کوێ لەبەراوە و دەستکێشمە ناوی کوانە قەیمەکانە ڕێم هەرچێ سوخاڵی واتیا جەم یەکەم دڵم نایە ئاورێ بکەمەوە تاکی کا عەزیز و کا ئیبراهیم ئێستا هەرتیان حوزوریانە لە مەجلسا هەفتەی بەرەنگ ئاورمان کردەوە کەژۆ وتومە تو خوا ئەو نەبخەنەبانی کارەکەمان ڕێکی بێت دارەکانمان هەروادانا وتومە زیاکەی مەسوزێن کەورا تێ بۆ کەش ێژە ئاورەکە بافرێت لەم پارکی هەڵانیها کەواوە کات پیە خاتەبان ێژە نەزانیم شەو چیم کرد دوو کەڵی کەواوی من بانی پارک کرد و برا فرێتێن بۆ ئەم پارکە چون ماشینیان نییە فرێتێن بۆ پارکی هەڵانی چون ناتوانن بڕۆن بۆ کەش بیانکەی مناڵەکەی ئەو ڕێت چون ناتوانێت کەوایی بۆ بسێنێ خوا ئەمە قوڕەقەڵانیە من لە هەرکوێ دڵم پێ دانشم پاڵە ئەمە پاڵی تۆ پشتم دێوڵ کرێت تۆ چۆن ڕوو هەستکەواوەکەی لێوە کورە بێژن وەمانیچە وتمەوە ئەو وەختە شاردارمان کەسێکی ترەوە دوو جۆر وە وەسیلەی برای خۆی پەیغامم بۆی ناردوێ وتمە بۆ من عیبە پڕێ بکتمە دارا کەبابکردن دەر پارک مەمنوع است بێژە بڕۆن لە لای کەیومەرز کەواوەکەیان بورژێن با ئەویش فەقید 200 مەنی بۆ بێت کەواوی کەسێکە ورژێنێ بۆ ئاخر بۆ ئەخلاق ئەرزش قەعەل نین بۆ گشتمان خەریکی ناوسکی یەکتری ناوسکە خۆرەوەکەین هەر کامێکمان دەست بێ لە دڵمان پڕی دڵمانە لە زووخاو خۆشحاڵم من نۆم کەوتویم شەوێژمی ئومیدوارم قسەی دڵی ئەوە بکەم وەلێ ئومیدوارم ئەو کەسانە نایژنەفن بیگەێنە گوێیان گەرەکمە تۆزێ لە کەسیفیگەل و ناتەمیسیگەلی ئەم مسافرەتێ لە بخەمە بەری چاوتان ئەوە قەساویەکانی ڕێی جادەم و تێمەوە بۆ نەی ئەوانە قەساویەکەین بۆ ئەوان سفرە داخێن وەلی ئاوڕێی خۆمانەوەین توخوا هەر کامێکتانێکێ لە قەساوەکانە ناسن یەکێ لە ڕانندە تاکسیەکانە ناسن بەعزێکمان خەتامانە خەتای ڕانندە تاکسی نییە ئەگەر هەنگاوێ لە خواردتر بێسێ ناچین سوار بووین کورە توخوا لە خەیابانە مێوەستنەوە دیاریەکەوە ماشین بۆ خۆشتەوازە من خۆم ئەوێسم گیرم کردوێ کاورا سڵام مکام بەخوا بازێ کەس ناناسم لە حیوە تا سڵامەکەم ێژم نەوا بێژێ قۆزە وەلێەوە ماشینەوە لە خەیابان ئاوێسم بۆ خۆشتەوازە بۆ قیچەوەی تووڕەوەن لە پیان ئەم گوزەرە تەنگە جوانڕۆ خەیابانەکانی مناسب نییە فرە عەجەلەیانە لە پشتۆ تۆوێسیایی بۆ خۆشتەوازە ڕەوانیان لە بین چووە جمێنە دەن قسەی ناحەساوەکەن بێژنە تاکسیەکان وەختەیەکی دەستخڵەوڕێ تاجەیەکی ڕێک پێیان ناکەن نەوێسن هێوەش تاکسی لە خواروێسیا لە ڕێخوا بڕۆن دوو قەدەم بڕۆنە خواردتر لە خواردتر سوار بوون میوانەکانمان فرە شتێکیان بەڵێ نییە ئادرسی پارکینگیان بەڵێ نییە مناڵیان احتیاجی دەستشۆییە مستراوێکیان بەڵێ نییە پەرێشانن قسەیەکی خۆش ئیشانداینی دەستشۆیەک ڕێک وەکو ئەوەسە ئەو کاوراتە نجات داوێت لە مرگ چون مناڵەکەی خۆی پیس بکات چی بکات کوێ هەز مناڵەکەی تیا بشۆرێ لەم شارە بەعزێکیان نەخۆشە کەفن بیمارستانیان بەڵێ نییە قورسێکی مسەکن نازانن لەکوێ پێیاکەن بیخۆن بەعزێکیان شەو جێیان نامێنێتەوە بەعزێکیان نانی نانەواییان نییە تێن بۆ نانەوەکان قەیناکە کەمێ نان کەم بۆن یان نەوبەتیان پێبن ئەمە ئەیان یێرێتەوە هەمتر خەیر و بەرەکەتیان تەکات یێرێتەوە هەمتر بە ئەخلاقی ئەمانمانە لە دەست دەرەکات براکەم چونکە در معده شود پاکت پلید قفل نه بر حلق و پنهان کن کلید هیچ گندم کاری و جو بردهد دیده ای اسبی که کره خردهد ها نوه خاسی بکەی خاسی جواباتو دروبکێڵی سەمەن نادرەوی شێ مواظبەت بکەین برا گەرەکتانە ئەم بازاڕە تەعتیل نێەوە ئەم وەزعە بێت ئەشێ مواظبەت بکەین
سەبری گەرەکە ئەم شتانە سەبر بکەن تەکی ناحاڵیەکانی چێنە بعضی وەخت ئەوان خەتابارن سەبرە جملە ئەنبیا با منکران کردشان خاصە حەق و صاحب قران سەوری باوکێک تەکی قیڕەقیڕی مناڵەکەیە مناڵەکەی گەورەکە سەوری دوکترێک تەکی قیژەقیژ و جمێندایینی نەخۆشەکەیە دەرمانی ئەکات سەورمان بێت دەفحەدەفحەش لە دەستی ئەوان تەبیعیە هێمەش لە دەستی ئەوین وەلی نوێتە خۆی سابتن اشتبا و عوزرخایی و جبران نەوە ئەدامە بعضە شتی تری ئەم بازارچە ناخۆشە نەبوونی هوتلە نەبوونی مسافرخانە عیبە بۆ مشاری ئێمە هوتل و مسافرخانەی نییە تازە عیبەکە بووەوە ڕیشۆ ئەگەر میێوانێک بڕواتەوە بێ مسافرخانە فرە عیبە ئەعتماد بکەن هەر کامێکتان تەوانتان هەست بیانێرنە ماڵ ئەگەرمانەوە هەروە درۆیەکە خوڵکێکیان بکەن ئەلبەتە درۆ بۆ ئێمە ناشێ وەلی هەر چۆنێکتان کردێ محەبەتێکیان پێ بکەن بەخشێکی ترمان مەسئلەی دینی ئێمەس آخر ئێمە و عنوانی سنیە ناسرین و عنوانی مردمێکی متەدەین معرفی بووین لەم لاولولا بعضی وەختیش عەکسی ئەوانە خۆشمانیان نەرەکە گەن معرفیمانیان کردێ تو خوا ئەم لا تەیید کەن و ئەو لا ڕەتکەن و ڕەفتارتان نەوە ئیدعاتان مناڵەکانتان ئەچن بۆم لاولا نەخۆشتان لە تارانە بەستەریەوێت لە تەبرێزا بەستەریەوێت هەر کامێ مسافری شاری ئێمەوێت و بچواتۆ شتێکی گەنمان لێ بگەڕێنێتەوە حەق لە مسافرە غەریبەکەمان و لە نەخۆشە بێدەسەڵاتەکەمان لە بیمارستانەکە ناکەن و زەعیفترینمان وەگیر تێرن حەقی لێکەن و برا گەرەکتانە لەوێنە زەعیفترینمان باوکو برا پێیا بکە عیسایی یاخۆ موسایی مەچۆ بە گژیا هەر بە خۆڕایی هەتا ئەتوانی هەر بە دڵنەوایی بیهێنە سەر ڕێگەی برایی چونکە ئەبێ ڕۆژێ بە کارت بێ لە غەم خواردنا ئەویش یارت بێ وەک برای پشتی هەر هۆشیارت بێ ئەمانەوە مفتە ناکرێت نەشە کاری بۆ بکرێت کارەکەش ناتوانی دەستور بووی بێژی مردم دڵسۆزی بکەن ئەشێ مردم خۆیان دڵسۆزی بکەن بازێکت نییە لە حەوزەی دەستورە من ناتوانم دەستور بۆم بێژم فلان بکەن چون خاوەن دەستور نییەم و خاوەن دەستوریش چون ناتوانێت ئەوە بکاتە مەعموریەوە ئەشێوە دڵی خۆتان شتەکە بکەن مەگەر دەستور دریابێن بۆ نوێژی باران یا دڵتان پێوە ئەشێ دڵتان دابچڵەکێت مەسائلی اقتصادی ئەم بازاڕە با باسکەم فرە شتێکی ناشرین لەم بازاڕا ڕووخات مەسائلی زەبانی لە مامەڵەوە وەزانە هەر کەشەوەڵ فارسی لە پیاوەیە تر کوردی حاڵی ناوێت نازانن کوتی فرەی کوردە وای نەهاتێ جمێنیانە دەنێ کەورا حاڵی بووە لە ترسی ئاوڕوو شەڕ ناکات لە ترسی غەریبی و بێدەسی و بێکەسی نایەتە جواب چیوە تەبلیغاتەکات دروستە کاورا غەریبە زوان و حاڵی نایە هەر گیرەم حاڵی نەیە خۆخوایە کەس حاڵی بێت خۆ هاوسێکە ئەزانێت چی وت خۆ من لە ڕووی دەم ئەناسم هەرچێ لە دەم تۆ بێتە دەرواینە فکرەکەی ئاخر تۆ جمێنەدەی من بێژم دەروون و پاکە قسەی مەدفوع و عنوانی جمێن لە دەم تۆ تێدەن من خەیاڵەکەم دەم و مەخرەجتە چه فەرقێکی هەست معاملە سێ شەرتی حەدی ئەقەل هەست یەکێکیان شەرتی ئەخلاقی یەکێکیان شەرتی قانونیە و یەکێکیان شەرتی دینی یا شەرعی لە شەرتی دینیا بەعزە چ دین ئینکاری کردێ و مەنعی کردێ و نەهی کردێ تۆ ناتوانانی معامڵەی بکەی چی دڵ و پێوە چی دڵ و پێوە نوێ مەشروب تۆ ناتوانانی معامڵە بکەی ئەگەر متەدەینی چی سوودی بێ چی زەرەری بێت چی یعنی یەتمەن سەوتمەنیش نەبکەن ئەمە دین قەخەنی کردێ تۆ کردێ دینی هەورامان لە بین بردە حیثیەتی ملەتەکە بردێ کە خاترات و عەواتف و شەخسیەتیانە ئەگەر ئەمەکەی قەیناکە من ناتوانم دەستور بۆم نەیکەی کردێ شەرتی دوون مبار ڕعایەت کراوێت شەرتی دوون قانونە فرە شتێک قانون مەنعی کردێ تۆ مەیکە چون کردێ هیچ کێ ناتوانێت دفاعی لێ بکە چون کاورا ئەترازی کرد گوێ ئەجەڕێنێ و پیاماقوڵی ئەم شاریچە ناتوانێت لەسەری بێتە جۆ وەسێومین شەرت حتمە نەشە ئیجرا بکرێت ئەگەر قانونیش بنەیتە ژێری پێ و دینیش گوێتێنەوەی ئەخلاقە لە ئەخلاقی معامڵە ئەشێ جنسی قەڵب نەوەیوە نرخی جنسی ئەسڵ ئەشێ قەوڵ لە معامڵە نەوێتە درۆ ئەشێ کاورا و گۆڵ نەداوێت کۆنەوە تازە قازانجیش خۆشە بەڵام ئەنازە هەرگیز مەفرۆشە کۆنەوە تازە
ئەمە کاری تر وە دینۆ نییە دین ئەمیە قبوڵە وەلی ێژم ئەگەر متەدەینیشنەوی شەرتی ئەوڵی ئەخلاقشی لە معاملەتا بێ کاورە ئاجر ڕێدەنێەوە نرخی شتێکی تر خەیاڵەکەی دەفعەیەکی تر ڕووەکاتەوە مشارە من کارم نییە هاتنی ئەو خەیرە یا شەڕ وەلی ئەزانم فرە کەسێک وە عەسەن خەوەری لە جنسی ئەم ئاغەمە و نەوعی خوراکی و نەوعی پوشاکی نییە و وەسیلەی ئەم سکی مناڵەکەی تێرەوێت ئەم نەیزانیە ئاغەمێکی فاسدە تا معامڵەی تەکی حرامی ئەم بە حوسنی زەن بەرخوردی کردێ ئەسەن عەقیدەی ئیسلامی ئێمە حوسنی زەنە تا خلافی ثابت نەوێت ئێمە هەروە خاسە ڕوانین و خەڵکە بەنابەرین من بە بازاڕیەکان و معامڵەکەرەکان ێژم تو خوا هەر فکرێک و هەر فەرەنگێکتانە با معامڵەتان بەرمەحوەری سەداقەت و ئەخلاق بێت ئەو شتە ئەیدەنە کاورە هەر چێکە حەڵاڵ یا حرام درۆی پێ مەکەن هەرەوێ بدەنێ فێڵی پێ مەکەن و ئەگەر ئەوانیش لارن هێوە سادقون لەبەر تاڵی زەمانە و شەربەتی ئەشعاری شیرینم هەتا ئەم دوو تەعامەم بێ خەیاڵی شەکروچا ناکەم مامۆستا قانەع فەرمێت ژە زەمانە تاڵە قسەی من خۆشە تاڵی و شیرینی ئەوێتە قەن و چای ئەم دوانمە بێتتر چایم بۆ چێ ئەوان تێن هێوە ژیرون من ناژم گۆڵیان بخۆن مسلمانێکی مەکارون یعنی مێڵن مەکرتان پێ بکرێت نە مەکارون یعنی مەکریان پێ بکرێت یعنی سیاست مەدارێکن مێڵن سیاستتان پێ بکرێت وەلە سیاستیش بە خەڵک مەکەن سیاست نە بە معنای سیاسەکەی بە معنای گۆڵداین عەشایەریەکەی هێژم بەڵێ عینێ ئەو شتەوە من گەرەکم بێژم نایە سەغرانە بیستمە بەعزێ جوانی جوانمەرد هەست لەم بازاڕە جوانمەرد کەسێکە ناتوانێت خراوە تەحەمڵ بکە لە گشت زەمانێکا بووێ لە زەمانێکاوە ئیسلامیش نەوێ لە مەکە جەماعەتێک جەم بوون جوانمەردون و حەزرەتی محەممەدی ئەمینی چیانتیا جوانمەردە لێ بوون لەم بازاڕە ئەم بەینە بیستمە چون شکلی قانونی نییە ئەم ناتوانێت حمایەتیان لێ بکات من لە قانون گەرەکمە خۆی قانونی بکاتەوە ئەنجومەنێک NGO-یەک بیانگرێتە تەحویل بەرگەیەکی انتزامات بدرێوم لیباڵیانە یەکێک کیفی دزیوێت لە دەستیان هەڵپڕۆچقانە دایانە سەخاوانەکەی یەکێک بێحەیایی کردوێت تەکی ئافرەتێکی غەریبە حەسی قەدیمی جوانڕۆییان بەریگرتێ نەیانێڵا کاورای غەریب لە ترسان نەقنەکە نەیانێڵا بیکە بەخوا ئەمانە پاسەوانە لێ حیسیەتی هێمن بەخوا کەسێکە غەیرەت ئەو نەجوڵاندیە ئەترسم ڕۆژێک و عنوانی گوناحکار بگیرێت و غەیرەتەوە هاتێ جواب لەسەر ئێمە وەلێکانە چون شکلی قانونی نییە ئیمکانیە نەتوانێت سابتی بکات NGO بۆ دروست بکرێت ئەمە نەهادێک بیرێتە تەحویل مەسئولین خۆزایە بەهاتایە جەلساتی ئێمە احتیاجمانەوە ئەم شتانە بەحسێکی تر بانگەکانە من لە بانگەکانی جوانڕۆ دوانیان نەوێلەوەکانیان عاجزم ئەوە بۆچی ڕوانسەر کوتی جوانڕۆ 5-6 دانە خودپەردازی هەست ئەوە بۆچی بانگی جوانڕۆ 2 دانە خودپەردازیە و ئەکسەرەنیش یەکێکیان کارەکات ئەگەر ئەوەکە کاری کرد ئەمەکیان هەر ئەمەکە نەوەکیان ئەم هەمکە مسافرەتیان پوڵیان گەرەکە مردم لە حیوەتی تەسادف و گیانیە پوڵ ناناتە باخەڵی پوڵی ئەلکترۆنیک جێوەجێیەکەن کاوراتێتە ئەم شارە پوڵی پێ نەماسۆ جێی خەفتنی نییە خۆراکی نییە بۆ مناڵەکەی چۆن بێهداشتی ڕەوانی بمێنێت وەختێکانە مەسئولی بانگێکی ئەمە قەوەتی نەوێت بە خاتری پڕکردنی خودپەردازێک خودپەردازدانە جێوەکانیان هەست ئەیوێنی ئەچی چی پوچە هیچی تیان نییە شەکەتی ئەوان ئاوڕوویەمەوە عاجزەون عاجز بوونی ترە ماشە بێژی پێیان من فرە کەسێ لێم عاجزەوەی وەختی ڕوو قسەکەم من ماهەمیەتێکی نییە کی عاجزەوەی ساودووە ئەگەر غەڵەتمان هەست پێمانی بێژن ئەگەر غەڵەتمان نییە کۆمەکمان بکەن لەکوێ گوێ شلکردنەوەین بۆ ئەوە غەڵەتمان ئیسلاح بکەن گوێمان بکێشنەوە بەرچاوی خەڵکو بەحسێکی ترمان بەحسی مەشاغڵی کاذبە کە قسمەتی دوومی بێژم بەعزە شغڵ کاذبە بەعزێکیان فرە نامحتەرەمن لە منتقەیەمە ئەو نە کاذبن مەحەلی فرۆشیان نییە مەشروب مەحەلی فرۆشی نییە ئەشێ بووە ڕێ بچپێنێتە دەمی گوێی کاوراوە بەرادەرێکی گەورەی ئەم ئوستانە ناوی چی ئەوم قەینا جەنابی ئاغای شەیخی معاونی ئوستاندار بەندە لە ئامۆزش پەرۆرشە مشاوری سازمانی ئامۆزش پەرۆرشم ڕۆژێک بە میێوانی لە جوانڕۆ گەینە یەکتری تەکی منە لە بازارچەکە ڕێوتم دەردێم بازارچێمە تماشاکە تا من تەکی مناڵەکانیان چوومە دوکانی کوڕێکی ڕەفیق دانش ئاموزم کاکتەیبی شاوەیسی ئەروانم لە دەرەوە مناڵێکی جوانڕۆی ئەوە لیباسی فارسیۆنێژە مەشروب میخوای شتێلێکی پێژەهاتم چی ئاغای شێخی جا فرە متەدەینە
عسەبانی بۆ وتم چێوتی ئامە چۆن لە شاری تۆ ئاێژنی تم دەی من بێژم چی لەوێدا چڵەکیام ئەو کاورا شخصیەتی من معرفیەکە دەی من کەی موافقمە من یاحای عەلەن سەلام من مخالف وەلێ مەروەوتنی من ئەمە لە کۆڵەوێتەوە مەر هێمە هەڕەشەکەین لەمانەوان خۆشیان تێ لێمان ممکنە عەلەیمان ئیقدام بکەن شەوس وەلێ دەی چی بکەین ئەی برا تاکەی سکوت عرضم کردن بعضێکت نییە لە حەوزەی دەستورە من دەستورە ئەم بە معلمین بە عنوانی فەرز بکەین مشاوری ئامۆزش پەروەرش ئەلبەتە ئیسادیم دڵسۆزون وەختێک کاورانایکە من چی پێ بکەم دڵسۆزیەشە لە وجودی خۆتادا بچڵەکێت و بێ دەستور و ئەحساسی نیاز ئەنا هیچ کارێ ناکرێ گشتان دنکە دانیشتن خواهشەکەم سەنەواتی تەحسیلیتان تماشا بکەن هەر کامێکتان بۆەوە ئەم ئاغەمە خاسی ئیسانەونە لە مەدرسەوە یەک کەسێک کارێکی کردو بۆتان ئەو کەسە باسەواد نەوێ شایەتیش باسەواد وێ و وەسیلەی تەچیزاتی ئاموزشی نەیکردێ و وەسیلەی مێز و سەندەلی خوجوان و گەچ و تەختەسیای قەشەنگ نەیکردێ دڵسۆزیەکی کردێ دەوری یەک دقیقە تولی کێشاوە ئەو یەک دقیقە تەواوی عمری ئێوەی عەوەز کردێ هێمە بۆ دڵسۆزی یەک دقیقە داماین و یەک دقیقە توانێ وڵاتەکەمان خوجوان بکات و یەک جوملە و یەک تەدریس و یەک دڵسۆزی ئەم مەشاغڵی کازبە پەیامەدیان گەنە مەخسوسەن ئەوانەوە مەشاغڵی گەنەکەیان انتخاب کردێ حرامەکەی گوێلێناون ئەوە خوێندمەوە لە خزمەتتانە شعرەکە وتم چونکە دەرمەعدە شەوەت پاکت پەلیت حەڵاڵ و حرامە خۆی تۆ توانی مەعامڵە بکەی کێ وتی حرام بکەی چۆن دەرمەعدە شەوەت پاکت پەلیت قۆفل نە بەر حەلقۆ پەنهان کن کلیت ئەوانە واوا ئەکەنە متاسفانە گۆڵ و کڵاوبەرداری ژوا لە مامەڵەکەیانە تەعدادێکیان هەر ئەوانە خەریکن ڕەونەقی ئەم شارە لە بینەوە تو خوا بێژن پێیان وانەکەنە هەر کامێکتان دنکێکیان ئەناسن بێژن پێی برا ئێمە تازە ناتوانین بەری مامەڵەکە برین تو خوا ئەخلاقی معامڵە حەدێقل ڕعایەت بکە جنگ میکردن حمالان پریر تو مکش تا من کشم حملش چو شیر ئەها حماڵ لە بازاڕە چۆن پەلەپەلەکەن دیتانە لە دەوری مەیدانەکە وەختێکی سێ ترێلیە گەشتێ چۆن ڕاکەن بۆچی ڕاکەن ئەچەن خۆیان عەزیەتکەن ئەو گەچەوە من و تۆ حازر نین تۆزەکەی بنشێ لێمانەوەن گەرەکیانە بینە نەبانی شانیانەوە گەرەکیانە وەکی شێر جیاتی کیسە کیسە بیوەن دیتانە بازێکیان دوو کیسەیوەن جنگ میکردن حمالان پریر تو مکش تا من کشم همچو شیر چو شیر زان که زان رنجش همی دیدند سود حمل را هر یک ز دیگری می رو ئەگەر بزانین چەنێ نەفعی هەست هاتنی دروسی ئەم خەڵکە بۆرە وەکو ئەو حەماڵانە ڕائەکەینە پیریانەوە ڕائەکەین بۆ ڕەنجی کێشانی ئەو گەچانە بۆ دروستکردنی دارەکان بۆ لاوردنی تەوەرزێنەکان و داین پێیانی سوخاڵیان پێبین ڕاهنماییان بکەین بۆ داکوتانی تابلۆکان بۆ ڕاهنمایی ناوی بازاڕیان بۆ میێوانیکردنیان و ماڵ بۆ ئادرس پێنیشانداینیان یەک لە یەکتر ڕائەکەین ئەگەر بزانین چەنێ خاسەم چت ئەگەریش نەزانین وەکو ئەوە نازانێ لە گوێی گا ئاخەفین چۆن خۆفتەڕا خۆفتە کەیکوونەت بیدار بەحسەکە حەز ناکەم ئیتر فرە درێژەی پێ بەم ئەترسم شەکەت بوون چەندانە پیشنەهات هەست فقط پیشنەهاتەکان سەریع خوێنمەوە بۆ نەتیجەگیری لەم بەحسە من ئەوەڵ حەز ئەەکەم گشتمان سادقێکی زیرەکوین سادقین یانی درۆ نەکەین بە خەڵک ژیری چوین نەتوانن گۆڵمان بێن و درۆمان پێ بکەن چون بەعزێکیان تێن گۆڵمانیان ئەوانیش وانیە ئەوان کشتیان خاسوون بعضێ لە مسافرەکان واقعان حیفە بێنە هەورامان وەلێ تازە هاتن ژیرانە ڕاهنمایان بکەن با تەریق بوون یەک ئیمان با بێتوە کارەکەمان ئەگەر ئیمان و بێت شەکەت ناوی چون ئەزانی ئەگەریش نەگەیتە نەتیجە لە جێیەکی تر نەتیجەکەتیان بەداوێ چون فرە کەسێک ڕۆژێرێ و تایسا هیچێکی دەستگیرنەوە لە دنیا وەلێ هەر خەریکە چون ئەزانەیەکێک حەساوی کرده بووی و ئیمان و دڵسۆزی بکەین تا شەکەت نەوی دوو خۆتان لە بەرە نە لە ئاخرە خۆتان لە بەرەوە ئەچنە کەش تەوەرزێنەکەتان با دار نەوڕێتداری تر با قۆترەی متکەکان ئەگەر ئەشکێنەوە وشکەکەی وێنە تەڕەکەی ئەوان بەعزێکیان هەم نازان تەوەرزێت بۆچێن خوای زانێت دارە تەڕەکان ئەو ڕنایشتوان بیسوزێن جێمێنێ بۆ مسافری ساڵی ئایەندە سێ لطفەن بێژن وە کەسانی تر بابێن بۆم جەلەساتمانە
برا 2 ساعت بەخوا 2 ساعتی نەوە نوێژەکە شاید بێتە ساعت و نیمە ئەم ساعت و نیمە دڵسۆزی شارەکەمانە نە هەر ئەمە هینی جەلساتی دۆستانی ترمان من بە سامی خۆم تا بتوانم هەفتەیە ساعتی ئەمە خزمەتە تا دانشیم بێ و تا زەرورەتی بێ و تا هێوە گەرەکتار بێت. قسمەتی دووەم لە میێوان نەوازیان میێوان چۆلەکەی خاوەن ماڵەوە کوردی گەنتری چێژنی یعنی میێوان هاتە ماڵوە دەستی ئەو نییە لە کوێ ئابی خەفێنی چی پێبەی چی بخەیتە ژێری چی بۆ خاس بکەیت ئەم قسە حەیفە عەوەزی بکەینە معنا ئەسڵیەکەی میێوان حەبیبی خواست حەبیبی خواشێ احترامی بوری تەکریمی بکەی چون حەبیبی خوا خۆشەویستی خواست شەرتی دۆستی خوا خۆشگەرەکبوونی دۆستانی خواست تۆ کە با دوستان من دشمنی نەپندارەمەت کە دوستدار منی مەدە بوسە بەردەست من دوستوار ڕاستگویی دوستداران من دوستدار. ئەخلاق لە معامڵە ڕعایەتکەن چون ئەگەر دینیشتان نەوێت و ئەگەر قوانینی ئیجتماعیش بنە نەژێری پێ ئەخلاقتان ڕعایەت کردی هەنووز هەورامان سەربەرزە ئەگەر ئەو دوانەکەشتان ڕعایەت کرد ئیتر من ڕووم هەست بێژم کورد و سونی هەورامانم لە هەر کوێ ئێرانە بێشتی ئەهاوە چە خۆڕانێکی زاتیان نییە تعارفی مەشروب و چت بکەن یەژن هەنووز هەست نە ئینکە ئەوەکان نییەن وەلێ گومنامی ئیجازە ئام فرەپەنێ بووە فرێ لەم کوردانی خۆمانچە لە تارانە پیایەترن چون کەس نایەن ناسی کاورای ئێمە ناناسێ بۆیە شەخسیەتی ئەسڵیمان ڕووەکەین بۆی خۆمان معرەفیەکەین چین ئەی بۆ خۆمان بۆ یەکتری معرەفی ناکەین ئەوانتانەوە ئەتوانن ئەخلاقی ئەسڵیتان معرەفی بکەن وەختی ئێمە خاسین بۆچی بترسین خاصی ڕێک بێژەوە کارە کاکە حەقنیە مامەڵە بکەیت لەبەر ئێم دەکەیم ناحەقنیە هەڵاڵی فلان بکەیت سێ کڕە دۆراوە وێڵ هاتی و چووی دەفعەی چوارم بێ ئێمە دەسی فلان و فیسار ئومیدوارم نیروێلی ئەمنیەتی هێمە بوتم بە حوسنی زەنێژینی ممکنە هەروە لە ناوی معەلما بێ قەوەت هەست لە ناوی نیروی انتزامیچا بێ حاڵێک بێت لە ناوی دەکەدارەکانیچا لارێک بێت وەلێ بە حوسنی زان ئەکسەریان باشن ئومیدوارم کۆمەکمان بکەن. من تەشەکورێکیش با بکەم واقعاً لە عەیدی ئیمساڵا من لە ناوی بازاڕی جوانڕاد و سێ کڕە دۆ ماشین و گەڕیام برا بەخوا فرە قەشەنگ مردمیان ڕاهنماییە کرد نیروی ڕاهنمای و ڕانندگی لەم شارە خۆ زوانمان مو دەرنایارێ ئەگەین پێیان بێژینمانەوە با دڵیان گەرم بێ من دوێکە لە ڕوانسەرەوە هاتمە قەرە چقاڵەم سند و پلیسەکە لە بانی جادەکە و وەختێ گەیم پێی چاوەڕێوتی بڕۆ وەلێ من تەکمدا لایەوە بەرعەکسی ئەو ئەشێ خۆمی لێلا بگەمنەوە داوای گواهینامە بکەم مشتێ چقاڵەم کردە مشتی بامانە نوێ من چ خوڕانێکی وا لە بەرما بزانێ قەوری ئەزانم چون دڵسۆزمە وەختێ چقاڵەکەی پێوەمە دڵسۆزیش نوێ بێژێ ئەی برا ڕۆ خاسە چۆن خراوە چۆن جوواوەنەوە ملەتە تا تەریق بێت و برا من منزورم ئەو شەخصە نییە دوێکە بەرخوردم گرێتێکی عمومەن مەساڵە ئەم شتە. بەخشی بەعدی حراسەتی ئلکترۆنیک بکەن برا خۆ زاتن نیە بەرانبەری کاورا بکەی خۆ موبایل وا پێزەنگێ بۆ ئەمە گوزارش نییە غەیبەتی سێ کەس حەڵاڵە کەمفرۆش یا گەنفرۆش کەشترازوو لارفرۆش غەڵەتفرۆش زاڵم حەقی هەست غەیبەتی بکەیت تا مردم بزانن. چوارم ئەو کەسە حەیا و ئاوڕی مردمەوە پەردەدڕ بۆچی ێژم مەدڕە پەردەی کەس چون لە ژێر پەردە تۆیش عەیب و عارت هەست وەختێ لەگەڵ کەسێکا کردت بەقڕە کارت نەبێ بە پەردەی مەدڕە بۆیە ێژم مەدڕە پەردەی کەس چون لە ژێر پەردە عەیب و عارت هەست. پەردەدڕەکان غیبەتیان بکەن گزارشیان بدەن بە نایدەن بە ژوور بیان ئەو جوانە جوان مردانەوە ئەتوانن هەڕەشەیەکیان لێ بکەن بازێک کەس بازوویە فرەقەشەنی وافێەوە لەم باشگا لە نایەوەیەکۆ من خواهشی لێ یەکەم دەستوەشێن نەوێ بگرمێنێ و نەوارێنی. هەمکاری با مەنابعی تەبیعی زەنگ بۆن بۆوان بێژن کوڕەها دارەکانی قوڕەقەڵایان گشتی بڕی بێن بگەن هەڕەشەیە بکەن بۆ هەر بۆ دیاهاتیەکانی خۆمان مت و کوتەکەن هەڕەشەکەن متکەکە ئەوڕن گەنمەوەشێن جاتیە نایژم خاسە وەلێ خۆلەوە خاس لە بیوڕن و بیسوزێنن ئەی بۆ ئەمان بۆ زرنگە ئینکاری زرنگیان ناکەم تەشجیعیانەکەم من هۆڵمە هەر قسەیەکم یەکێک عاجز بکە چون قەرار وێ زەرەر نێزیکی خۆمان بکەینەوە منفعات دوور بکەینەوە هەر قسە نەکەین باش. ئاخریچیان حفزی میراسی فەرهەنگی ئێمە ئەگەر گۆزە گڵینەیەک 50 ساڵی تر لە جێیەکا بدۆزرێتەوە بێژن ئەمە هینی خامەنشە ئێمە فیسیەکەی نێژن ئەمە هێمەین ئەمە باوا گەورەی ئێمەوە
فرێچتی ئەسقیمان لە گۆزەگڵی نەخاستر مهمتر چە خۆڕانەکەکەمان زوانمان عەیبمان ئەخلاقمان و بەرچاومان و خەریکین لە بینەوەین و گوێچمان نییە موزەیەکی جوان ڕوتشناسیان دانا هەرکێ خێوانەیەکێ تیرەهێشێکێ شتێکێ نێگەرەکە بۆ نایوا لەوێ دای بدا من چوومە موزەکە هەر فرە فەقیر و هەر هیچی نەو هەر چێکتان هەست کەڵک ناخوا لە ماڵا و جوزیت میراسی تاریخیمانە بیوەن بینە نەوێنێ با ئایندەگان بیوێنن قسەکانم فرە درێژەی بوو ئیتر کۆتا ئەکەم وەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه آمين. بسم الله الرحمن الرحيم سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى سيذكر من يخشى ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى